سڵاوتان لێ ببینەرانی عزیز و خۆشەویست، جوانترین سڵاوی ئێمەتان پێشکەش بێ لە ئەڵقەیەکی تری بەرنامەکەدا پێتانەگەمەوە. ڕەنگدانەوەی کەسایەتی ژن، خۆشەویستی ژن یا تەواوی تێگەیشتنی شاعیران لە ژن لە ئەدەبیاتی کوردیدا دەکەمە ئەڵقەی یا تەوەری ئەم جارەی بەرنامەکەم. بێگومان ئەدەبیاتی کوردی و ئەدەبیاتی تەواوی شاعیرانمان بەو شاعیرانەشەوە کە تەواو عیرفانی و خواناسیانە بیریان لە ژیان و لە بوون و لە مرۆڤ کردوتەوە، ژن پێگە و ئامادەیەکی بەرچاوی هەیە. بە جۆرێک ئەتوانین بڵین ئەگەر ژن، کەسایەتی ژن، گفتوگۆ لەگەڵ ژن، باسکردن لە کەسایەتی و وەسف و ئەندامەکانی ژن لە ئەدەبیاتی کوردی دابڕنین و لای بین، ئەوە ئەدەبیات شتێکی ئەوتۆی نامێنێتەوە. بۆیە زۆر جار شاعیرەکانمان ئەوانش کە لە مناجات و وەسفی خوداییدا تەنانەت ڕەمزەکانی ژنیان بۆ دواندن لە عەشقە حەقیقەکە بەکارهێناوە. ئەوە تا مەحوی دەفەرمێ ئەوە لەیلا بە ڕۆژی حەشرە داوا دەیلیقا مەحوی هەتا قامی قیامەت ئاهووا وەیلانەکەم چ بکەم. تەواوی ڕاوەکارانی دیوانی مەحوی لەگەڵ ئەوەدان کە لەیلا لێرەدا مەبەست بەو خۆشەویستە حەقیقیەیە کە بەڵێنی بە موسڵمانان داوە لەسەر حەوزی کەوسەر بە دەستی مبارەکی خۆی موسڵمانان و شەیدایانی خۆی تێراو بکات. ئەمڕۆ باز لە پێگەی ژن ئەکەین لە نێو ئەدەبیاتی کوردی و ڕۆڵی ژن لە بەرهەمێنانی هەموو ئەم دەقە جوانانەدا. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر شیلان عومەر، مامۆستای زانکۆ کە بە خۆشحاڵیەوە یەکەم ئافرەتی نێو بەرنامەی خەڵوەتە دوای 42 بەرنامە قسە لەبارەی پێگە و ئامادەی ژن دەکات لە نێو ئەدەبیاتە. دکتۆریان زۆر خۆشحاڵ بووم هەم بەوەی کە میوانی بەرنامەکەم و هەم یەکەم میوانی ژنیشی لە نێو بەرنامەکەمدا. زۆر سپاس بۆ بەڕێستان، دەستخۆشیتان لێکەم و سەرکەوتوو بن. یاخوا سەلامەت بین ئینشاڵڵا. دکتۆر با سەرەتا باز لە ڕۆڵی ژنە بکەین، هەر بە شێوەیەکی گشتی هەمیشە قسەیەکەیە دەڵێ ژن یا دایکمانە یا خوشکمانە یا خێزانمانە، واتە ئێمە هەمیشە بەرخورد لەگەڵ سێ جۆر لە ئەوە دەکەین کە ژن ئامادەیەکی زۆری لە ژیانی ئێمەدا هەیە. ئێمە هەمیشە پێویستمان بە ژنە، هەمیشە ژن کائینێکە کە مرۆڤ یا پیاو بەبێ بوونی ئەو وەکۆڵێت تەواوکاری نایەکسانە. پێم خۆشە لەبارەی پێگە و ڕۆڵی ژنەوە قسەم بۆ بکەین. بەناوی خۆی گەورە و میهرەبان، ژن وەک مرۆڤێک، وەک تەواوکاری پیاو کە هەردووکیان دوو تخمن دروستکراوێکی خوداوەندن و بە هەردووکیان ئەو پەیامە مرۆڤ بوونەی کە خوای گەورە بە هەموو پەیامبەرەکانە ناردوێتی ئەگاتە پایان و بە ئەنجام ئەگەێنرێت. خودی ژن ئەگەر لە هەر کۆمەڵکایەکە نادیدە بگیرێت، پێگە و ماف و ئەرکەکانی وەکو ئەوەی کە شایستەی خۆیەتی بۆی بە ئاکام نێنرێ یاخود بۆی نەهێنرێتە دی، ئەوە بە شێوەیەکی ڕاستەوانە ئەو کۆمەلگایە کاریگەری لەسەر هەموو لایەنەکانی ئەبێت، چونکە بەڕاستی ژن ئەو کائینایە یاخود بڵین ئەو کەسایەتیە کە چه ڕۆڵی لە بنیادنانی خودی خۆی، کەسێتی خۆی، وچێ لە بنیادنان و پێگەیاندن و پەرەپێدان و چاندنی بەهاکان و هەموو ئەو لایەنانەی کە کەسێتی مرۆڤەکانی لەسەر تانۆپۆی دەنەخشێنرێت ڕەنگەداتەوە. بۆیە ئاوردانەوە بەلای ژن و هۆشیارکردنەوەی ژن و ناساندنی مافەکانی ژن بەخۆی و ئەو ئەرکانی کە لە سەرشانێتی و هەموو ئەو لایەنانەی کە بنیاتی ناوەوەی ژن پێگەگەێنێ خاڵێکی زۆر گرنگە و ئەبێتە هۆکارێکی زۆر گرنگیش بۆ نەوەکان، بۆ کۆمەلگاکان و تەنانەت بۆ شارستانیەتەکانیش، چونکە ئەو بنەمانی کە دیاری کراوە بۆ پێوانەکردن و مەزەندەکردنی بنەمای ژیاری و شارستانێتی، گەشەسەندنی کۆمەلگاکان، پێشکەوتنیان سێ بنەمای سەرەکین کە یەکەمینیان بریتیە لە ژن و ڕۆڵی ژن و ئەرکی ژن و ئەو بەخششەی کە ژن هەیەی لەو کۆمەلگایە، و دووەمیشیان هونەرە و سێمیشیان پەروەردەیە کە ئەمانش خۆ بە خۆ ڕاستە و خۆ بە ناڕاستە و خۆ بێ هەرجارێکی تر پەیوەندیان بە خودی ژن و کەسێتی ژنەوە هەیە. بۆیە تێڕوانین لە ژن، تێفکران لە ژن لە یەکێکە لەو بنەما فەلسەفیانەی کە چۆن خودی فەلسەفە خۆی وەک زانستێک لێکۆڵینەوەی کردووە، برسی دەربارەی مرۆڤ بوون
دەربارەی گردون دەربارەی جیهان دەربارەی چێتی شتەکان کردووە یەکێک لەو پرساندانی کە هەوڵی داوە بە شوێنیان بگەڕێت خودی ژنە پێگەی ژنە ئەرکی ژنە کەسێتی ژنە ئەوەی کە بە پانتایی مێژوویە ئێمە بڕۆینەوە تێڕوانین دەربارەی ژن لە هەموو سەردەمەکانە بە پێی قوتابخانەکان بە پێی ئاینەکان بە پێی میتۆدە ئەمرۆییەکان تێڕوانینی جیاواز بووە بەگشتی لە خۆی لە کۆمەڵێک ڕەهەندا بینیوەتەوە بەداخەوە لە هەندێک نەتەوەیە لە هەندێک دەوڵەتە بە نەریانە ڕوانیویانەتە ژن یاخود بڵێن ئەو پێگەی یاخود ئەو شایستەی کە ژن هەبووە ڕێی پێنەدراوە یاخود هەلی بۆ نەرخساوە کە ئەو وەکو مرۆڤێک مامەڵی لەگەڵا بکرێت کە ئەمانە دواتر کاردانەوەی هەبووە لەسەر هەموو پانتایەکانی تری ئەو کۆمەلگانە. دکتۆر ڕنگدانەوەی ئەم بارە کۆمەڵایەتی کە جەنابەت ئاماژت پێکرد زۆرجار ژن چەوسێنراوەتەوە لە مافەکانی خۆی بێبەشکراوە لە ئەدەبیاتی ئێمەدا زۆر ڕەنگی داوەتەوە بە تایبەت لەو ئەدەبیاتەی کە لە 39 بۆ 50ەوەی کە دابەشکراوە تەنان لە ڕێزمانی کوردی 12 ئامادەیە لە 50 بۆ 7 و لە 7 بۆ 7 مەبەستم ئەوەیە بۆچی ئەدەبیاتی ئێمە بە تایبەت ئەدەبیاتی تازەوەی پێدەوەتی هاوچەرخ زۆر دژی ئەم بارە کۆمەڵایەتیە بووە دژی ئەوە بووە کە ژن بچەوسێنرێتەوە ژن وەکو کاڵاو کەرەستەیە سیر بکرێ و لە مافە سەرەتایەکانی خۆی کە ئەبێ خۆی بڕیاری لەبارە بدا بەڵام کۆمەڵگە بڕیاری لەبارەوەدا ئەدەبیاتی ئێمە یا شێعری ئێمە ویستێتی بەگشە ما بچێتەوە. بڵێ خۆی ئەدەب وەکو کایەکی کاریگەر و بزاوتێکی چالاکیەکە لەو دیاردانەی کە هەموو کۆمەلگایەکی پێ ئەناسرێتەوە لە هەر کۆمەلگایەکە ئەم کایە لە بەرەو پێشچوو نابوو بێت ئاماژە بۆ زیندوێتی ئەو کۆمەلگایە چونکە ئێمە بمانێت و نەمانەوێت ئەدەب ڕنگدانەوە و ئاوێنەی کۆمەلگاکەی خۆیەتی ڕنگدانەوەی هەموو ئەو دابوونەریت و کللتور و دنیابینی و ئاوەزمەندیە کە لە تاکەکانی ئەو کۆمەلگایە هەن خودی ئەدەب خۆی بریتە لە زمانی نستی مرۆڤەکان واتە ئەو زمانەیە کە ئێمە ئەتوانین هەڵچوون و داچوونەکانمان هەست و سۆزمان و گزارشکردن کەین لە هەموو ئەو بیرانەی کە هەمانە لەگەڵ ئەمەشە ئەدەب کە زمانی نەستە بۆ چێژوەرگرتنە پەیامێکی گەورەتری هەیە کە بریتە لە ئاگادارکردنەوە بریتە لە هۆشیارکردنەوە بریتە لە وروژاندنی ئەو خاڵە نەریانی کە هەن و هەوڵی گەیاندنی چارەسەردنەکانە واتە دەستیان خسبێتە سەر هەر خاڵێک لەگەڵیش یا چارەسەرەکانی خسۆتە ڕوو بۆیە ئەدەب لە هەموو میلەتێک بکە ئەگەر کایەکی ڕۆشنبیری بوو بێت لای ئێمەی کورد و نەتەوەی کورد جێگای فەلسەفە و دامەزراوی مەدەنی و ئایدۆلۆژیەکانیشی کردوێتەوە چونکە بەڕاستی ئەدیبەکانی ئێمە شاعرانی ئێمە پزیشکی کۆمەڵایەتی ئێمە بوون توانی ویانە دەست بخەنە سەر دەردە کۆمەڵایەتەکانمان و هۆکارەکانیشی بخەنە ڕوو و لە هەمان کاتیشە چارەسەرەکانمان بۆ بەیان بکەن و ئاراستەشمان بکەن کە بە ئێمە بەچی سەرەکەوین ێستا سەیری بێکەسکە نزیکەی 90 ساڵێک پێش ئێستا ئەڵێ کورد ئەبد ناگاتە مەقسەد نۆکەری بێگانەیە دوو دڵن پیسن لە ناو یەک بۆیە وا بێلانەیە دێت کە ئەومان پێڵە کە ئێستش بۆ ئێستای ئێمەژە گونجێت کە ئەمە دەردێک بۆ لە ناو ئێمە بەداخەوە لە کۆتایی ئەم تێکستە پێمانەڵێ ئەگەر ئێمە بمانێەوە بە ئیستیقلال بگەین ئەگەر بمانەوە خاوەنی خۆمان بین بە دووشت ئەگەین بە عیلم و بە ئەخلاق واتە ئەو دەردەکەی بۆ ئێمە خستۆتە ڕوو هۆکارەکانیشی بۆ خستوونەتە ڕوو کە هەر شوێن چەفتە و جامانە ئەکەوین و عانە لە لامان چیە و یعنی بە درێژای تێکستەکە هۆکارەکانمان بۆکە و لە هەمان کاتە چارەسەرەکەشمان پێڵێ بۆیە ئەدیبەکانی ئێمە بەڕاستی ئەو پزیشکانەمان بوون ئەو خەمخۆرانەمان بوون ئەو بیرمەندانەمان بوون کە زۆر کارامانە و زۆر لێ هاتوویانە دەستیان قسۆتە سەر برینی کۆمەلگاکە و هەوڵیان داوە کۆمەلگا بە ئاگا بێنەوە و ئەو پەیامە سەرەکی کە ئەبێ ئەدەب بیکە لە ناو کۆمەلگایە ئەمان بەکارێکی جێبەجێیان کردو و بەرجەستیان کردووە ئەو بیرە نەریانەی کە دەربارەی ژن هەبوو و شاعیرەکانی ئێمەش باسییان لێوە کردووە کۆمەڵێک بیر هەبوون کۆمەڵێک دنیابینی هەڵە هەبووە بەداخەوە کە ئەمەش تەنها لە ناو میلەتی کوردانە بووە لە ناو هەموو مرۆڤایەتیە هەبووە هەتا ئێستش بەڕاستی زۆرێک لە میلەتەکان لەو لایەنانەیە نەچوونەتە پێش بۆ نمونەیەکێک لەوانە کە کورد تێڕوانی لە ناو میلەتی کووردا هەبووە بۆی کە سەرەتای ڕێگە بەژن نەدراوە لە پرۆسە سیاسەکانە بەشداری بکە لە هەڵبژاردنە بەشداری بکە ئەوەیە کە قانع بۆمان بەیانەکات ئەفەرمێ ناتوانین بڵین ئێمە ئینسانین کە لەو تێکستەیە باسی لەکە دایکی دوا ڕۆژ و دەستەی لاوانین
بۆ ئینتیخاب بۆ هەڵبژاردن ڕۆژێکدا ئەنێن بۆ وەکیلدانان زۆر جوان لەو تێکستای هاتۆ بۆمان باسەکە کە ئێمە خۆشببختانە ئێستا ئەومان تێپەڕاندەوە بەڵام هەتا ئێستش لە هەندێک میلەتانی تر هەن کە ڕێگە بەژن نادرێ بۆ منە بەشداری لە پرۆسی هەڵبژاردننا بکرا یاخود ڕێگە بەژن نادرێ بۆ منە شۆفێری بکرێت یاخود ژن تا فترەیەک مافی فێربوون ئەوەی کە مەبەستمەوەی پیاوێکی عالمێکی گەورەی وەکو حاجی قادری کۆی بۆچی فەرموویە نەبی الئەمین ئیطلەب العلم وەلەو بالصین ئەمە کە ئەڵێ بۆ کوڕ و کچ فەرقی نییە هەرکەس نازانم چی دژی ئەمە بێ ئەوە ئیمانی نییە مەبەستمەوەیە لە مافی فێربوونیشە کەسایەتێکی وەکو حاجی ئەگونجێ 150 ساڵ زیاتر بەر لە ئێستا لە کۆمەڵگەیەکی دواکەوتویە فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە مافێکەیدا بە ئافرەتانی هەموو دنیا زیندوو دەکاتەوە لە نێو دەقێکی ئەدەبیا بە نەمری ئەهێڵێتەوە بڵێ وەکو وتمان چکێ ئەرکی شاعیر ئەوەیە کە بیرمەند بێت کە ئەو باگاهێنەرەوە هۆشیارکەرەوە بێ و بە ئاگاهێنەرەوە بێت بۆ ئەوەی لە سەرێتی کە ئەو نەوەی کە لەگەڵ ئەمایە ئەو نەتەوەی بە ئاگا بێنێتەوە لە ئاست ئەو هۆکارانەی کە ئەبێتە هۆی دواکەوتنی ئەمان و ئەو هۆکارانەی کە ئەمان بەرەو دواوە بن ئێستا سێرەکەی لە زۆر وڵاتانیشا کۆمەڵە گرفت کە بۆ ئێستا بۆ ژنان هەیە بۆ نمونە ئیشکردنی ژن و پیاو بەیەکەوە ئەگەر ژن و پیاوێک لە کارگەیەکە ئیشکەن ژنەکە ڕێژەی وەرگرتنی موچەکەی کەمترە لە هی پیاو کە ئەمە بەڕاستی جۆرێکە لە پێشێلکردنی ئەو مافەی کە ئەم ژنە وەکو پیاوەکە هەمان دەوامی هەیە و هەمان کاتی هەیە و هەمان ئەوواکە بەڵام وەرگرتنی مافەکانی وەکو یەک نییە بۆیە ئەم بیرە نەرێنیانە لە هەموو کۆمەلگاکانە هەبووە هەرچەنە ئێمەی کورد من هەمیشە وتم بەڕاستی ژن لە ناو کووردا لە چاو میلەتەکانی ترە تێڕوانینیان بۆ ئافرەت زۆر باڵا بووە بیرکردنەوەیکی زۆر باش ینی تێڕوانینیان هەبووە بۆ ژن و ژن کاریگەری و ڕۆڵێکی بەرجەستایانەی هەبوو لە کای کۆمەڵایەتەکانە وەک کاردانەوەی هەبووە لەسەر پێگەیاندنە هەنێ ئێستا ئێمە زۆر کەسایەتیمان هەیە باز لە کاریگەری کەسێتی دایکیان نەنکیانەکەن لە کەسێتی ئەمانە بۆ نمونێکێک لەوانە مستەفا باشا یامۆڵکیمان هەیە یعنی ئێمە زۆر جار ناچین بەداخەوە مێژووی خۆمان بخوێنینەوە یامۆڵکی کێیە نازناوی نەنکێتی کە باسی ئەکات کە مستەفا باشا یەکێک بۆ لە دادوەرەکانی کە لە سەردەمی بەڵێ و دادوەریشی کردووە لە سەردەمی خلافەتی عوسمانیە کەسایەتێکی وا لێ هاتوو باز لە کەسێتی نەنکی ئەکا لە ژیانی ئەمە کە نەنکی کاتی خۆی یا مولکی نازناوێک بووە کە ناوی مەلەکە خانم بووە باپیری لە بیارە یەکەم کچ بووە کە بردوێتە دیوەخانی خۆی ڕاوێژی پێکردووە لە ناو پیاوانە فێری تیرهاویشتنی کردووە فێری ئەسب سواری کردووە یعنی بەسمان لێرە ئەکەوێتەوە سەر پەروەردەی خێزانەکان و پەروەردەی کۆمەلگاکان و تێڕوانینیان بۆ ژن چۆن بووە مامۆستا مەلا عەبدولکەریم دەڕیسمانێ بە ڕەحمەت بێ کە چۆن کاریگەری کە زۆر لە مناڵیدا باوکی وەفاتەکە دایکی چ کاریگەریەکی هەبووە چۆن چۆتە ئەو شوێنانە بردوێتی تا حوجرەکانی پێ خوێندووە تا قۆناغەکانی فەقێبوون و مەلایەتی جیبەی کچی یەکەم کچەکە لە کۆیا ئەیبا لە نێو کوڕانە لە مەدرسەی کوڕانە ئەدایانێ بەڵێ مامۆستا شەرکۆ بێ کەسمان هەیە کە چۆن بازە کەسێتی دایکیەکە لە ژیانی ئەمە و چۆن ڕنگدانەوەی هەبووە لە هەموو تێکستەکانە ببینین ناتوانین بە دەریکەین لەو کاریگەری کە دایکی هەیە لەسەر کەسێتی ئێمە هەمیشە دەڵێن پەیامی ئیسلام و پەیامبەرەکەی دەستی فەریادڕەسی و ڕزگاری بووە بۆ ئەگەر بڵێن زۆرترین و سوودمەندترین جیلێکە لە پەیامی ئیسلامیان ڕزگار بوو بێ چینی ئافرەت و ئەوانەی کە ستەم لێکراو بوون ڕنگدانەوەی ئەم پەیامە بەسەر ئەدەبیاتی ئێمەوە کاتێک کە پێشەنگ و پێشڕەوانی ئەدەبیاتی ئێمە هەمویان مەلاو دەرچوی حجرە و خانەقاکان بوون ئەمە ئەم پەیامە تا چەند کاریگەری هەبوو لەوەی کە نالی بێ مەولەوی بێ مەحوی بێ کە مەولەویەک سەر لەبەر دەتوانین بڵێن دیوانەکەی وەسف و پیاهەڵدان و خۆشەویستی عەمبەر خاتوونە یعنی ئەوەندەی خۆش دەوێ لەو کۆمەڵگە دواکەوتویا کردوێتی بە هەوێنی زۆربەی شێعرەکانی خۆی ئەم پەیامە ئیسلامیە یەکانگیرە لەگەڵ دۆزی ئافرەتە تا چەند کاریگەری لەسەر ئەدیبانی ئێمە هەبووە کە عەمامە بەسەر و مەلا و زانای ئاینی بوون بەڵێ پرسیارێکی بەجێیە بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیاری جەنابەت نالی بەڕاستی زۆر زۆر دنیابینێکی باڵای هەبووە بۆ تێڕوانین بۆ ئافرەت و زۆر کەس ئێستا لە سەردەمی ئێمە بۆ نمونە ڕەخنەی لێ ئەگرێ ئەڵێ حەبیبە کە خێل بووە بە وەسفەکانی خۆیانە ینی ئەو هەموو پیا هەڵدانەی نەویستوە کە تۆ پیا هەڵدانی بۆکەی
بەڵام بەڕاستی ئەو زۆر زۆر باڵایانە ئەڕوانێتە ئافرەت ئەگەر هەر بە وردی تێبڕامێنین لەو چامەی کە بۆ سالمی ئەنێرێتەوە یعنی لە سەرەتاوە کە باسی شارە زوورەکات وێتە سەر سلێمانی واچێتە خانەقاکەی و حوجرەکەی و فەقێ و حەوشە و هەموو ئەمانە هەمووی لە کۆتاییەکە بە قوربانی چی سەلامێک بۆچی ئەڵێ بە خوفیە بڵێ بە ئەی یاری سەنگی دڵ نالی لە دووری تۆیە ئەنێرێت لە شەوقی تۆیە ئەنێرێ سەلامی دوور یعنی ئەمەندە دڵی لای یارەکەیەتی ئەمەندە عەشقێکی بڵێن پیرۆزی هەیە بۆ یارەکەی ناژڵێ بە دەنگێکی بەرز ئەڵێ بە خوفیە بۆیە دڵی دانەچڵەکێ ئەی یاری سەنگی دڵ جا لێرەیە من لێکدانەوەیکم کردەوە بۆ سەنگ دڵ جوان بوو لێکدانەوە کەم نییە کەم جار بوو ئەوەی کە مامۆستا عەبدولکەریم و دەڕێز بە ڕەحمەت بێ لەگەڵ کوڕەکانیە ئەوان کە هاتوون لێکدانەوەیان بۆەوە کردبوو تەمان وشەی سەنگ وشەیەکی ئێرانیە بەڵێ بەمانای بانک بەڵام بەرد دێت بەڵام لە هەمان کاتشا بەمانەی بەهاداریەت سەنگین سەلار ینی بەهاداری شتێک ئەگەیەنێ بۆی منەک واتا تەنها پیتێکی وەرگرین کە واتای بەردێت ئەو لێرە زۆر جوان ئەی چوێنە بۆی کە ئەڵێ تۆ وەک ئەو سەنگە وایت کە هەم بەهات داوە بە من هەم هاوسەنگ کردووە هاوتا کردو وەکو چۆن ببورن کاتی خۆی کە گوێ درێژ باریان پێ بردووە تای ئەو زینەی کەدا ناوەگەر هاوتانە بۆ بێ سنگێک بردێکیان خسوتە تاکەی ترۆ بۆی هاوتابێ و ڕێبکە ئەڵێ تۆ واد لە من کردووە جڵەوی منت گرتووە کە من بتوانم بە ڕێکی ڕێبکەم و ژیان بگوزارێنم بۆیە ئەم هاتووە تێڕوانوونی توخمبوونی مێینەی ئافرەتی گەڕاندوێتەوە بۆ مرۆڤبوونی ئافرەت کە بەداخەوە پێشتر و هەتا ئێستش لە هەندێ کللتورا لە هەندێ نەتەوا لای هەندێک کەس ئەبینێن کە ئافرەت وەکو توخمی مێ تێ ئەڕوانێت نەک وەکو مرۆڤ اینجا ئەگەر ئێمە تەنها بەس وەکو توخمی مێ وەکو کائینێکی غەریزی لە ئافرەتمان ڕوان وەک هێمنی شاعیر ئاڵێ هەر ئێمە بین باسی وەسفی ئافرەت کەین بۆ نمونە کاڵێ ئەگریجەی وەک گزنگی تاوێ خۆی بۆ خۆی جوانە تیفتیفەی ناوێ بەڵام ئەحمەد موختار جافێت لۆمەیان ئەکات ڕخنیان لێکاڵێ ئەی شاعیرانی کورد بەسە بەس کەم باسی کاکۆڵ و زڵفی تێگەڵاو بکەن وەرن دەردێکی هین تیماری دەردێکی ئەم میلەتە دڵسوتاوە بکەن یعنی ئێمە باواز لەوە بێنین بەس تەنها لە توخمی مێبوونی ئافرەتەوە وەکو کائینێکی غەریزی لە ئافرەت بڕوانین بەڵکو وەرن وەکو مرۆڤ بوون لە مرۆڤایەتی ئافرەت بڕوانین و بە هەردووکمان بین بەگشتی تا چەند ئەم مرۆڤبوونەی گەڕاوەتەوە بۆ ژن یامە بەستمەوەیە بڵێم ئەدەبیاتی ئێمە کاتێکە بۆ نمونە مەولەوی وێنەی ڕوخساری یارەکەی لە پەنای ڕەشماڵەکەیە بە مانگێکی چواردە لە پەنای پەردەی سیا ماڵ هۆردا و دیاوە چوون مانگجە گۆرشەی هەوری سیاوە یا بۆ منە کاتێک کە هیلال دەبینێ هەر مانگێ نەو بۆ حاڵم پەشێوەن چون هیلال ئەبروی شێوەی تۆش پێوەن ئەوەی کە کەمالی دەڵێ مانگی نەو بۆیە هەموو شەو زیادەکا وەشنێتەوە تا جوانی خۆی بە جوانی تۆ بڕازێنێتەوە و مەولەوی لە شوێنێکترا زۆر جوانتە لێ گوڵ ڕووی چون ئازیز نەزاکت پۆش ئەمە بەسمەی ئەم دیدە گەشتبینە جوانە بەرز ڕاگرتنە تا چەند ڕۆڵی هەبووە لەو سەردەمە دواکەوتویی کووردا ژن هیچ نەبێت تا ڕادێت لە ئاستە مرۆڤ بوونەکەی نزیک بخرێتەوە کاریگەری زۆر هەبووە بە بەڵگەی ئەوەی کە ڕۆژهەڵاتناسەکان و گەڕیدەکان لەو قۆناغانەیە کە هاتوونەتە ئەم مەنتیقانە لە یاداشتەکانیان کە تۆماریان کردووە زۆر باڵایانە وەسفی ژنەکان یەکێک لەوانە مینیروسکیە کە هاتوۆتە ناوچەی کوردستانی باکوور لەوێ باز لەوە کاڵێک کە چوومەتە ناو دیوەخانی یەکێک لە خانەدانەکان لە دێیەک ئاخاکە بڵین ساحب ماڵ خاوەن ماڵەکە پیاوەکە لە ماڵ نەبووە بەڵام ژنەکەی بەڕێوەی بردووە زۆر کارامانە و لێ هاتووە پێشوازی لە من و لە بڵین هاوکارەکانم کردووە هاوڕێکانم کردووە و چەندێک 3 ڕۆژ ماوێنێتەوە تا بڵین پیاوەکەی لە ڕاو بووە لە شوێنێ بۆ گەڕاوەتەوە ینی باز زۆر جوان بازە کەسێتی ژنەکەن نزیکترین مێژوو لە ئێمەوە بەڕاستی عادیلە خانمە کە چەند جوان توانیوێتی بەڕاستی شان بەشانی وەسمان پاشا لە هەڵەبجەیە بەڕێوبەرایەتی بکە ئەمە پەیوەندی بچیەوە گەڕێتەوە بۆ ئەو کاردانەوەی کە بیرمەندەکانی ئێمە کە شاعیرەکانمان بوون چکە بەڕاستی ئێمە دامەزراوەیەکی مەدەنیمان نەبووە کاتی خۆی یاخود قوتابخانەیەکی فەلسەفیمان نەبووە یاخود بڵێن شوێنێکمان نەبووە شوێنی ئایدۆلۆژیا ئەمانە ئەوەی کە هەمان بۆ تەنها مزگەوتەکانمان بوون و ئەوەی کە بەرهەمی مزگەوتەکانمان بوون بریتی بوون لە شاعیرەکانمان خوێنەوارەکانمان شاعیرەکانمان بوون بیرمەندەکانمان بوون بۆیە ئەمانە کاریگەرێکی زۆر کاران هەبووە لەسەر تێڕوانینی کۆمەلگاکە بۆ خودی ژن و بە کارێکی ئەمەیان کردووە نەک تەنها بێن ئێمە بەداخەوە ئێستا لە ڕووی پیا هەڵدانە لە
بە قسەیە وەکوڵێ قسە فەقیرە هەموو کەس پێوەێ هەموو شتێکمان بۆ ژن فراهەمیە ناوە بەڵام کە اینە سەر ژیانی کارێکی کردن اینە سەر ژیانی بەرجەستەکردن ئەوە نبینین کە ئەو ژن ئەوەی پێدرابێت یاخود ئەو هەلانە بۆ ژن ڕەخسابێ یاخود دەگەر ژن توانستێکی هەبوو بێت توانرابێت ئەم توانستی بک بە توانا و پێشکەشی بکە بۆیە ئەوان هەوڵیان ناوە لە بەکارێکیکردن ئەمە بەرجەستە بکەنوەکو مەلای گەورە کە لە خۆی دەستی پێکردو چۆن کچەکەی بخاتە بەر خوێندن و لە ناو کوڕان ئاداینێت یاخود بۆ نمونە لێرە بنەماڵی شێخان چۆن هەوڵیان ناوە حەبسەخانی نەقیب کە خۆی کارامانە و هەولیاوە کە قوتابخانە دانێ ئێمە گوزیدەخانمان هەبووە یەکەم بەڕێوبەری قوتابخانەی کچان بووە لە ساڵی 1926 و یەکەم قەڵەمی ئافرەتە کە نووسیوێتی لە ژیانەوەیە کە چۆن هانی ئافرەتانەیەات وهانی کچانەیە و لە هەمان کاتە هانی پیاوانەیە کە بنەمای سەرەکی مەدەنیەت و بەرەو پێشتون بریتە لە هۆشیارکردنەوەی ژنان بریتە لە چی بریتە لە خوێندەواری ژنان پیرەمێردمان هەیە کە زۆر لێ هاتوانە بانگەشەی بۆەوە کردووە یەکەم ئافرەت کە بۆ بە خاوەن ئیمتیازی ڕۆژنامە ڕەحمەخانی کچی خۆی بووە کە خۆی کردوێتی یعنی ئەمە بۆمان دەرەخات کە ئەم ئەدیبانەی ئێمە ئەم بیرمەندانی ئێمە چۆن کاریگەریان هەبوو ئەوە نەبوو تەنها بە تێکستە ئەدەبیەکانیان بێ یاخود بە قسە بێ بەڵکو بە بەرجەستەکردنیش بەرجەستیان کردووە لە خانەوادەکانی خۆیانەوە ناوەڕۆکی یا ڕنگدانەوەی ڕەگەزی مێ لە ناوەڕۆکی شێعر و ئەدەبیاتی کوردیدا ئەوەندەی من هەستم پێ کرد زۆر جار پێدا هەڵگوتن و خۆشەویستی یان بۆ منە وەسفکردنی ژن بە دیاردە سروشتە زۆر جوانەکانی وەکو گوڵ و خونچە و مانگ و هیلال و ئەم شتانە یا بۆنە میحراب کە برۆی ئافرەتی پێچێنراوە زۆر جار هەڕەشە و ڕقلێبوونەوەشی تایە زۆر جار داشۆرینی تایە یا زۆر جار بۆ نمونە جۆرێ لە جۆرەکان تۆڵەکردنەوەی تایە یعنی شاعیر دەیەوێت بە جۆرێ لە جۆرەکان تۆڵە لە یارەکە یا لە ژن بکاتەوە مەبەستمێ بەدەر لەمانە ناوەڕۆکی شاری کوردی چیتری تایە پاشتر نەچمە سەرەوەی کە ئەم بیرکردنەوە نەرێنی و ڕەشبینانەی بەرامبەر بە ژن لە هەندێک شعری هەندێک شاعیرمانە بۆن و بەرامەی دێ هۆکارەکەی چی ئەمە بەگشتی دژی پرۆسەی ژن بوون بۆ یان تەنها شتێکی تایبەتی بوو بەئێستا ناوەڕۆکەکان چین بەدەر لەوانەیە کە من باسم کردم ئەو ناوەڕۆکانی کە هەن لە پەیوەست بە ئەدیبەکانی کە ئێمەوە کە لە شارەکانی ئاماژەیان پێیاوە بۆ نمونە جگەلەوەی کە لە ڕوانگەی مرۆڤ بوونەوە کە تێڕوانی ینی ڕوانی میانەتە ئافرەت نەک لە توخمی مێبوونەوە هەوڵیان داوە کە ئافرەت بڵێ ینی بە تایبەتی شاعیرانی کلاسیکمان هەتا مێژوویکی زۆر نزیکیش پێش خۆمان بەو دنیابینیە مەزنەوە ڕوانیان بۆ ئافرەت هەبووە باڵایانە ڕوانی میانەتە ئافرەت چونکە وەکو پیرەمێر دەڵێ بێکەس ئەفەرمیاڵێ نێرومێ بەجووتە بۆ تەن هەوڵێ نەدەن دوورە دەرچوونی لە دیلی مەل بە ماڵێ نافرێ هەوڵی ڕاستی هەردوو لە ئامانجی میلەت سەرئەخا چونکە معلومە چەپڵە قەت بە یەک دەست لێ نادرێ بۆیە ئەمە پێمانەڵێ کڕۆکی سەرکەوتنی هەموو میلەتێک بە چییە بە تەواوکارانی ژن و پیاوە پێکەوە نەک تەنها پیاو خۆی لە ڕوانگەی پیاوسالاری خۆیەوە بێوێت هەژمونی هەبێ بەسەر هەموو کایەکانی کۆمەلگایە و ژن شوێنکەوتە بێ نەخێر هەر یەکێک لەمانە هەم بەپێی سەرچاوە ئاینیەکان و هەم بەپێی سەرچاوە زانستیەکان ئەرک و بەرپرسیارەتی خۆیانیان هەیە و مافی خۆیان هەیە و ئەم دوانە ئەبێت هەواوکارانە ڕۆڵی یەکتری ببینن هەر پیرەمێرد خۆیان لێ ژن شەریکی ژینی پیاوە نەک خەریکی بەردوودار یعنی تۆ نابێ بەستەنها ئێمە خۆمان بە کۆمەڵێک ئەرکی لاوەکی و خۆمان مەشغوڵکین کە بەداخەوە ئێستا لە ئەم جیهانگریەی کە لە دنیا هەیە بەستەنها فێرمانەکات خۆمان بە ڕووکەشی شتەکانەوە سەرقاڵکەین واتە تەنها لە فۆرمی شتەکانە بینەوە نەک خۆمان بە ناواخنی شتەکان و بە کڕۆکی شتەکانەوە سەرقاڵکەین بۆیە زۆرێک لە فەیلسوفەکان لە هاتنی کۆرۆنایە ئاماژەیان بەوە داد کە کۆرۆنا جارێکی تر گیانی کردەوە بە تێڕوانینی دنیابینی جیهانگیریە بەوەی کە ئێمە پێویستەکە کڕۆکیانە مامەڵ لەگەڵ کەرەستەکانە بکەین چونکە کۆرۆنا پێیوتین من فۆرمێکم نییە بەڵام ئەوە هەمووتانم بەگیر هێناوە بۆیە ئێمە بە فۆرم بوونی خۆمان ناتوانین بسەلمێنی بەڵکو بەچی بە کڕۆکەکانمان بە ئەو ڕفتارانی کە هەمانە بە ئەو بەهانی کە ئەیبەخشین بە کۆمەلگا بەو دیاردانە بەو کردانی کە پێشکەشی ئەەکەین بۆیە ئەوەی کە گرنگ بێت لە ئەدەبیاتی کوردیە ئاماژەی پێدرابێت ئەوەیە کە هەوڵی خوێندەوارکردنی ئافرەت هەوڵی بەمەدیبوونی ئافرەت وەکو منی محتاجی علم و فەن و خوێندنی هەستە تێکۆشە خوێند گەرمە ئەمە بێکەزەر
ینی بە جۆرە لە جۆرەکان دەیەوێ ئەڵێ وەکو من وە هیچ جیاوازیەکە دنیا بەڵێ هێ منیش زۆر جوان ئەفەرمێ بپسێنە لە پێت تۆ زنجیر و کۆت دیدە یاری هەستە یاری برای خۆت بدە یان لێرە بەبەستی لە چییە تۆ یارمەتی ئەو بۆ ئەوەی بتوان هەردووتان شان بەشان کۆمەڵگە بەرەو پێشەوە بەرن نەک تەنها ئێمە بین کۆمەڵێشت لە دنیابینی خۆمانەوە نەک لە بەوەی کە لە دینە یاخود لە کللتورە یاخود لە کۆمەلگای ئەمە چۆن دیاری کراوە ئێمە چۆن ئەتوانین ئەوە بەرەو پێشەوە بەرین بەداخەوە زۆر جار ئەو پرسیاری دوهەمیش کە کردت جەنابەت ئەو بیرەدەریانە لە دنیابینی تاکەوە سەرچاوە ئەگرێ یعنی دنیابینی منی خوێنەرەوە یام دنیابینی نالی یا مەحویەوە بۆ نمونە من وەکو خوێنەری بەرهەمەکانی ئەوەی کە ئێستا بۆ نمونە دەگوترێ شعری مەستورە جۆرێکە لە هەجووکردن بۆ منە شێخ ڕەزا هەیەی بۆ نمونە زۆر شاعیری تر هەیەی مەحوی هەتا بۆ منە هەندێ چوارینەی هەیە بە جۆرە لە جۆرەکان دەیەوێ دیاردەیەکی ناشرینی دنیا یا دەوروبەرەکەی بچوێنێ بە ئافرەت مەبەستمەوەی ئەمە دنیابینیەکەی منە ناشرینە یام خودی ئەو شاعیرەی کە لەو کاتەیە بۆ هەردوو لا ئەگەڕێتەوە بۆچی چونکە یەکەمینیان وەکووتمان ئەدەب زادەی بیرکردنەوەی تاکە بینینی بابەتە بە چاوی خودت واتە ئەو خودە لە چاوی خۆیەوە ئەڕوانێتە ئەو بابەتە ئەڕوانێتە ئەو دیاردەیە ئەڕوانێتە ئەو کەسە ئەمە سازترین پێناسەیە بۆ ئەدەب کراوە ئەدەب بریتە لە زمانی هەست و نەست و هەڵچوونەکان بۆیە ئەگونجێ بۆ نمونە تاکێک لە کاتێکا لە ساتێکا توخمی مەیەک جۆرە کاردانەوەی بە هەبوو بێ ئەمیش بە هەمان شێوە ئەو کاردانەوەی هەبچکێ ئێمازانین ژن بێ و پیاوە بێ کەسمان بێکەم و کورتتنین بەڕاستی و ئەمیش زمانی نستی خۆی بووەک لەو ساتە وەختەیە کاردانەوەی بۆ بەرامبەر بە ڕەفتارێک بەکردەوەیەک کە توخمی بەرامبەر کردوێتی بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە بین ئەمە گشتگیرکەین بەسەر هەموویا بەڕاستی چونکە ئێمە ئازانین تێڕوانینەکان و تێفکرانەکان بەها کۆمەڵایەتەکان خۆی چۆن دێتەکایەوە دابوونەری چۆن بەرهەمێ سەرەتا ئەمە بریتە لە دنیابینی تاکێک ئەم ڕەفتارە کە ئەبێتە کردەیەکی کۆمەڵایەتی چەند کەسێک ئەمە دووباراکەمەوە دوای دیاردەی کۆمەڵایەتی لە بەرهەمدێ ئەم دیاردە کۆمەڵایەتیە کە ئەم میلەتە خواستی و کۆکبوونی کۆمەڵایەتی لەسەر دروست بوو ئەبێتە چی ئەبێتە بەهایکی کۆمەڵایەتی بەڵام ئەوەی کە لای ئێمە خۆشبەختانە باسی لێوەکرێ ئەم داشۆرینە یاخود ئەم نەنگی یاخود ئەم گلەیە یاخود ئەم ڕەخنانەی کە لە توخمی مێکراوە نەبووتە دیاردەیەکی باو لە ناو ئەدەبیاتی کوردیە بە پێچەوانەوە زۆرینەی زۆری وەسفکردنەکان کە بۆ توخمی مێکراوە لە ناو ئەدەبیاتی کوردیا وەسفکردنێکی ئەرێنیانەیە باڵایانە ڕوانراوەتە ئافرەت بەڵام وەکووتمان ئەم لایەنەی تریشی هەیە چونکە ئێمە بمانێت و نەمانەوێت مرۆڤەکان بە ژنون بە پیاویانەوە تایبەتمەندی خۆیانیان هەیە و هەریەکە لە دنیابینی خۆشەوە تێڕوانینی هەیە بۆیە زۆر جار ئێمەی خوێنەر تاکی خوێنەر بەبێ گەڕانەوە بۆ ئەو هەلومەرجەی کە ئەو تێکستەی یاخود ئەو دەقەی یاخود ئەو بەرهەمی تیاوتراوە یاخود بۆ ئەو دەوروبەرەی کە ئەو بەرهەمی تیاوتراوە چونکە ئێمە ئازانین قسەکردنەکان هەلومەرجەکان ئەگۆڕێ بۆ نموناوی جەنابەت کە باسی مەولەویت کرد کە چۆن سەرتاپای تێکستەکانی شعر و پیا هەڵدانە بۆ ئەنبەر خاتون بەڵام پێشەوەی ئەنبەر خاتون بێنێ دۆستێکی هەبووە زۆری خۆشویستووە ئەمیژە تەمەنی ئەوە بۆ کە بەرەو ژنهێنان بچێ دۆستەکەی دوو خوشکی هەبوو بە ناوی بەگیجە و لەیلێ زۆر جوان داوایەکە ئەڵێ قسەیەک ئەەکەم بەڕێ و بەجێ بێ گەر لەیلی نەبێ بەڵێ ئاویژاڵێ قسەیە بکە بەڕێ و بەجێ بێ گەر لەلی نەبێت چۆن بەگیجێ بێ یانی تۆ ئەگەر عاشقبی چۆن ئەبێ ئەوە بکەی مەبەستەکە لێرە لە چیایە ئەگەر ئێمە بین تێڕوانینێک بۆ ئەمەی مەولەوی بکەین وەکو خوێنەر ئەڵێن دیارە ئەم ئەنبەر خاتونی وا خۆش نەویستوانە چۆن لە پێشان بەڵام ئەبێ بزانیت تەمەنی ئەو قۆناغەکەی هەلومەرجەکەی ئەو گۆڕانکارانە هەموو کاریگەریان هەیە لەسەر بەرهەمهێنانی تێکستێک لەناو ئەدەبیاتە قسەیەکێ مەبەستێکی چی شاراوە لە پشتێوێتی دەڵێ ئەدەبیاتی ئەمە ئەدەبیاتێکی پیاو سالارانەیە بەڵام من دەڵێم ئەگونجێ هۆکارەکەیەوە بوو بێت کە دەنگە دیارەکانی ئەدەبیاتی ئەمە هەمووی پیاو بووە ئەوەشی کە هەبووە ئەنی توانیوەتی تا ڕادەیە گزارش لە کەسایەتی و مرۆڤبوون و جوانیەکانی ژن بکە لەم نێوانەدا مادام دەنگی ژنمان زۆر کەم بووە شاعیری ژنمان بە پەنجەکانی دەزەژمێنەوە جیهان ئارایە و ئەوە مەستورەیە و چەند دەنگێکی تر بۆیە ئەم دیدە لای هەندێک خەڵک دروست بووە ئایا ئەدەبیاتی ئەمە ئەدەبیاتێکی پیاو سالارە و ئەم وەسف و جوانیە ئەم پیا هەڵگوتن و خۆشەویستی کە شاعیرە پیاوەکانمان بۆ ژن هەیان بووە ئەدەبیاتی ئەمە لەم پیاو سالاریەتدا ئەڕنێ و دووریە خاتەوە
بە پێچوانەوە من ڕاستە پیاوەکان قەڵەمی ئەوان دەنگی ئەوان ڕنگدانەوەی هەبووە بەڵام ئەو مەبەستە پەنامەکیی شاراوی کە لە پشتی ئەوانەوە هەبووە لە ژنەوە سەرچاوی گرتووە یعنی هەمویان سەرچاوی ئیلهام و بەهرە و سروشتی هەموو تێکستەکانیان ئەگەڕێنەوە بۆ کێ ئەگەڕێنەوە بۆ ژنێک کە لە پشتیانەوە بۆی تر ئەو ژنە دایکیان بوو بێت کچیان بوو بێت خوشکیان بوو بێت خێزانیان بوو بێت بۆیە ئێمە بە دیدێکی تر تێڕوانینمان ینی ئەو لایەنە بخوێنینەوە کە ڕاستە قەڵەمی ژن وەکو خودی خۆی کە بەرجەستەکەری ئەو هەستونەستەی خۆی هەبێت کە بەرامبەر پیاو دەری بڕێت لە ناو کای ئەدەبیاتی کوردیە تا ڕادێک لە چاو پیاوەکەمە بەڵام ئەوەی کە پیاویش پێشکەشی کردووە بەدەر نییە لە ژن بەڵکو وەکوتم سەرچاوی بەخشەکەیان چی بووە ژن بووە خۆشیان بە ڕاستەوخۆ لە تێکستەکان ئاماژیان پێیا وەکوتم نالی دێت هەموو تێکستەکانی هەموو بەرهەمەکانی ئەگەڕێنێتەوە بۆ کێ بۆ یارەکەی شێرکۆبێکەس هەمووی ئەگەڕێنێتەوە بۆ دایکی مامۆستا لە عەبدولکەریم مدەڕیسمان هەیە گەڕێنێتەوە بۆ دایکی مستەفا باشەیە مولکیمانی گەڕێنێتەوە بۆ ننکی واتە پێمانەڵێ کە ئێمەی ژنان ئەگەر بمانەوێت بەرهەم و بەخششمان هەبێ ڕاستە من خۆم ڕاستە و خۆنێکم بەڵام ئەتوانم کەسێک پەروەردەکەم ئەوەی کە من ئەمەوێت چی بکەم پێشکەشی بکات ئەوەی کە گۆران ئەڵێ بڵێن بەو بووکی تازە یەک شەوم گەر هاتە سەر ناشم نەڵێ خۆی بۆ وەتەن کوشت بوو لە ڕێ عەشقی منانەژیە وەزیفەم بوو لە پێناوی وڵاتێکدا سرم بەخشم تۆی پەروەردە کرد بۆ من لە دامێنی چیا و کەژی ئەمە بەسمەوەیە گۆران زۆر جوان لێرەشدا دەیەوێت بڵێ کاتێکە خۆشەویستی ژن یان بۆنە بۆ ئەو بوون کاتێ دەتی دی کە تۆ وڵاتێکی سربەخۆ و کیانێکی سربەخۆ دەبێت ئەوەی کە هەیە من تەنانەت ئەوەی شەنگە بێریەکە دەڵێ من تا وڵاتەکەم ئازاد نەکەم چۆن ئەتوانم بۆنە بێمەوە و لەگەڵ تۆ هاودەم و ژوان ببەستم بوونی وڵاتێکی سربەخۆش زۆرجار لە ئەدەبیاتی کوردیدا بۆ گەیشتن بە یارەکە یا خۆشەویستی دەربڕین مەرجی سەرەکی بووە بەڵێ ئێمە ژن بەڕاستی توانیوێتی ڕۆڵێکی زۆر زۆر گەورەتر ببینێ لەوەی کە خوازراوە یعنی ئێمە زۆر جار بۆ کۆڵم بەداخەوە گەڕانەوەمان بۆ مێژوو و بۆ سەرگوزشتەی ئەو کەڵە ژنانەی کە ئێمە هەمان بووە و چۆنێتی ژیانیان ئەزمونکردنیان ئەمانەمان زۆر زۆر کەمەوە کەمیش تۆمار کراوە بەداخەوە ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێە ئەگەڕینەوە بۆ چاندنی بەهاکان کە گەورەترین ئەرکە کە ژن ئەیگەڕێت خۆشبەختانە ئێستا ئینستیتوتی کورد مامۆستا مەزاری خالقی خەریکی کۆکردنەوەی لایلایە بەس تەنها لایلایی دایک کە نزیکەی چەندین هەزاری لێ کۆ کردوتەوە کۆپی ئەکەن لە هەر چوار پارچەی کوردستان کە تەنها بەس لەو لایلایی کە دایک لە بەردەم لانکەکەیە بۆ منداڵی ئاڵێت چەندین بەهای تایە کە بەهای بنیاددانی کەسێتی منداڵەت تەبەنێ مازانی بەپێی هەموو سەرچاوە دەرونیەکان و کۆمەڵەکان کۆمەڵاسیەکان منداڵ لە 5 ساڵی تەمەنی یەکەمیە هەموو بنەماکانی بنیاددانی کەسێتی ئەبێ بۆ بچێنڕێت یاخود ڕەنگی بۆ بڕێژرێت ئەگەر هاتوو لەو 5 ساڵەیە باوان نەیانتوانی بە تایبەتی دایک ئەم بنیاتە بنێت ئەوە بەڕاستی ئەو منداڵە لە داهاتوە کەسێتێکی لە ئاستێکی پێویستانە بێ کە چ خێزان و چ کۆمەلگا و چ خەڵکی خۆشی خوازیارەتی بۆیە ئەرکی دایک و ژنی کورد بەڕاستی زۆر زۆر کارامانە بووە لە گەیاندنی ئەم بیرە لە چۆنێتی پەروەردەکردنی ئەوەی کە تۆ تاکێک پەروەردەکەی ئەم تاکە هەم خەمی خۆی هەم خەمی نەتەوەکەی هەم خەمی مرۆڤایەتی و مرۆڤبوونی هەبێ کە ئەمە گەورەترین بنەمایە کە ڕەنگی داوەتەوە لەسەر ئەدیبەکانی ئێمە خۆیان مەلای گەورەی کۆیە دەڵێ هەزاری وەکو من و حاجی قادر من بە وەعز و پەروەردەکەم ئەو بە شعرەکانی ناگاتە لایلایە دایکێک کە لەسەر بێشکەکەی بۆ مناڵەکەیەکە ینی مەبەستمەوەیە لە ئەدەبیاتە ئەگەر ژن ڕۆڵ و دەنگیشی کەم بوو بێەوە لە دروستکردن و پێگەیاندن و ئاراستەکردنی تاکە گەورەکانە چونکە ئەم شاعیرانە سەرنجام تۆ بتەوێنێتەوە لە کۆشی دایکێکی میهرەبانە پەروەردە بوون و دەشکرا یان بۆ منە دەگونجاوە کە لە داهاتووی خۆیانە یان لە سەردەمی ژیانی خۆیانە ژنێک بوو بێتەوەی وەکوڵێ دروستکردن و هێنانی ئەم ئیلهامە جوانەیە لە شیعر و لە ئەدەبیاتی ئێمەیە ناڵێن بڵین ژن ڕۆڵی کەمە ئێماڵین سەرچاوی ئەمە ژنە خۆی یعنی ئەمەی کە ئەیبینیت بەرهەمی بەسمێگە خۆی دەنگی کەم بێ لە ناو ئەدەبیاتە
پاڵنەرەکەی و داینەمۆکەی هەرژن بووە. بەڵێ خۆیان سەرچاوە بوون لەبەرەوە کە خۆیان سەرچاوە بوون پێویست نەبوو خۆیان دانیشتەوە جارێکی تر ئەمە چی بکەن ئەمە بە جۆرێکی تر دەربڕێنەوە بەڕاستی وەکو ئێستا بۆ نمونە ئێمە خۆرمان هەیە تشکی خۆر خۆی سەرچاوی ڕووناکی و گەرمیە خۆ ناکرێت ئێمە بڵین خۆر بێت خۆی وەسفێکی تر بە ئێمە بات بەرهەمی ئەم سەرچاوەیە کە هەیە ئێمە بەرجەستەیەکەین بریتە لە چی بریتە لە کەسایەتەکانی ئەدیبەکانمان شۆڕژگێڕەکانمان تەنها ئێمە ئەدیبمانی بەڕاستی شۆڕژگێڕەکانمان هەموو کەسە لێ هاتوویەکانمان کە ڕۆڵیان لە گۆڕانکاریەکان لە وەرچەرخانەکانی کۆمەلگایە هەبوو بەرەو باشتر. دکتۆر چۆن لەو بیرە نەرێنیانە تێبگەین کە بۆ نمونە مەحوی دنیا ئەشوبهێنێ بە ژنێکی سەد شوکەر تا لە ماڵی دەرنەکردووی ئەم ژنی سەد شوکەرە مەحویە تۆ ئازایانە بدە دنیا سێ بە سێ تەلاق لە شوێنێک ئایشوبێنێ بە ژنێک کە بێزوو بە خوێنی ئەهلی دڵەوەکە لە شوێنێکە دەڵێ ئەی مععتەل لە ژن کەمتر نەیژەن لێدە نەی ساقیا ساقچکێ و نالی شتێکی هەیە بۆ مەستورە مستەفا بەگی کوردی هەیەی شێخ ڕەزا هەیەی وە جەنابیشت لە لێکۆڵینەوەکەتدا کۆمەڵێ نمونەی قانع دەهێنیتەوە کە بە جۆرێ لە جۆرەکان ئەوە تا ئەڵێ لە شوێنێکە خەممەخۆ ئینشەڵا کوڕیش دێ مەبەستمێت چۆن لەم بیرە نەرێنیانەی شاعیرانی ئێمە کە ئەمانەی کە نمونونەکان منە هەمویان مەلا بوون لەگەڵ ئەوەشدا بیری زۆر ئەرێنی و جوانیشیان هەبوو ینی وەکو جەنابەت فەرمووت کە داکۆکی کارێکی جوانی مافی ژنان بوون بەڵام چۆن لەم یەک دوو شعرەیان تێبگەین کە لە دیوانەکەیانە هەبوون ئایا ئەمە پەیوەست بووە بە حاڵەتێکی تایبەتی ئەم شاعیرە لەگەڵ کەسێکی تایبەتیە یام لە تێڕوانی ئەمان بوو بۆ کۆی پرۆسیژن بوون لەو کاتەیە خۆی شاعیرەکانمان پێش هەموو شتێک هاتوون وەسفی کۆمەلگاکەیان بۆ ئێمە کردووە مەرج نییە خۆیان ئەو تێڕوانینیان هەبوو یا خودت خۆیان ئەو بیرکردنەوەیان هەبێ ئەو دنیابینیان هەبوو بێ بۆ نمونە وەسفی ئەوەی کردووە بۆ نمونە لە کۆمەلگای ئێمە بەداخەوە لە زۆربەی کۆمەلگاکانی شا کاتێک کچێکیان بوو بێت بە شەرمەوە خەڵک لێی پرسیوە چیتان بۆ بە شەرمەوە توانە کچمان بووە ئەم هاتوو وەسفی ئەم دیاردەی بۆ ئێمە هاکات ئەڵێ خوایار بێ ساڵێکی تر کوڕیش پەیدا بێ ئەمیش بۆچی زۆر جوان وەسفێکاڵێ بۆ ئیشی ناوماڵ بۆ هاتوو دەر ئەمیش پێویستە وەکو کارەکەر وەکو کارەکەر تێڕوانراوە باز لەوەکە کە ئەم لە دنیابینی ئەم تێڕوانیدا لە ناو تاکەکانی کۆمەلگایە چکە ئێمە شەردنی کۆمەلگا هەمووی وەکو یەک بیرکردنەوەی هەیە بەداخەوە بە تایبەتی لە کۆمەلگایەکە کە ئێمە کۆمەڵێک شت هەیە ڕوتی ئەو کۆمەلگایە بەیەکەوە ئەنەخشێنێت ئێمە لە هەموو دنیا دامەزراوە پەروەردەیەکانان دامەزراوە پەروەردەیەکان ئەرکیان جڵەوکردنی مۆدلێک لەنەوەی بۆ کۆمەلگاکە کە ئەبێ ئەمانە هەمویان تاواکارانە کار بکەن ئەم دامەزراوە پەروەردەیانە لە پێچ کەناڵی سەرەکی پێگاتون خێزانە دامەزراوە فێرکارەکانە کە لە دایەنگە و دەستپێکا بۆ خوێندنی باڵا ڕاگەیاندنەکانن لەگەڵ دامەزراوە مەدەنیەکان و دامەزراوە ئاینی کۆمەڵایەتەکان ئێمە بەداخەوە بە تایبەتی لە ئێستای کۆمەلگای ئێمە سێرەکەین هەریچێک لەم کەناڵانەی دامەزراوە پەروەردەیەکان بۆ ئەوەی جڵەوی کۆمەلگا بگرن هەریەکە و لە ئاوازێکە خوێنێ خێزان بە جۆرێک پەروەردەی مناڵەکە دامەزراوە پەروەردەیەکان بە جۆرێکیکە کەناڵەکانی ڕاگەاندن بە جۆرێکی تر دامەزراوە کۆمەڵایەتەکان بە جۆرێکی تر بۆیە ئەمە ناتوانێت ئێمە بڵین هەموو تاکەکانی کۆمەلگا یەک جۆر بیرکردنەوەیان هەیە و هەمویان یەک تێڕاونێنن هەیە بۆ ژیان بۆ مرۆڤ بۆ بوون بۆ توخمەکانی بەرامبەر ئەمە وامان بۆ لێکا کە ئەدیبەکانیان وەکو ئاوێنەیەک وەکو باڵانمایەک پەسنی ئەو دیاردانەمان بۆکەن کە لە کۆمەلگاکە هەن نەکو خۆی بڕوای بە و دیاردەیە هەبوو بێ کە باسییان لێوە کردەوە بۆی ئەوەی کە لە تێکستەکانە ئەیان بینن وەسفکردن و پەسندکردنی دیاردەکانە زیاتر لەوەی بە تایبەتی لە نەرێنەکان چونکە وەکو پێشترش باسم کرد شاعیرەکانمان بە تایبەتی پیرەمێرد هێمن قانع نالی مەحوی هەموو ئەمانە کە هاتوون وەسفی کۆمەلگایان کردووە دیاردەکانیان بە نەرێنی و ئەرێنی و خستۆتە ڕوو هەرچی نەرێنەکانە هاتوون هۆکارەکانیشیان خستۆتە ڕوو و ڕێگە چارەشیان بۆ داناوین و ئەرێنەکانیش چیان کردووە بانگەشیان کردووە کە ئێمە پەریان پێبی گەشیان پێبین و بتوانین لەنەوە بۆنەوە بیانگوازینەوە شعری هاوچەرخ ئەوەی پێی دەگوتێت شعری حڕیا شعری نوێ ئەوانەی کە بەتابەت لە وڵاتی ئەمەیە ئەنوەر قادر محەممەد و لەتیف هەڵمەت و عەبدوڵڵا پەشێ و شێرکۆبێ کەس و وەتا دوایی ئەم جۆرە لە شیعرە ئەم چ دید و تێڕوانینێکی بۆشن هەبووە چ جیاوازیەکی لە شعری کلاسی یا شعری بەر لە خۆی هەبووە بەڵێ بەگشتی ئەدەبیاتی ئێمە ڕەوتێکیان هەیە لە ئەو تێڕوانیانی کە هەیەە بۆ دەوروبەریان
ئەمانش هیچیان کەمترە بۆ بەڕاستی لە شاعیرەکانی پێشخۆیان و ئەو ڕوتەی کە ئەوان هەبووە و ئەو بانگەشەیە و ئەو پەیامەی کە ئەدەب هەیەی بەگشتی ئەمانش بە هەمان شێوە ڕنگدانەوەیان هەبووە لە بەئاگاهێنانەوە لە وڕۆژاندنی دیاردەکان و لە بەگەڕخستن و لە هەمان کاتە ئاراستەکردنیان و ڕێنموویکردنیان بەرەو ئەو لایەنانەی کە ئێمە توانین بەرەو چارەسەر یاخود بەهۆیەوە بتوانین کۆمەلگاکەمان بە ئاقارێکی تر و پێشکەوتنێکی ترابەرین شکێ لە پێشەوە کە باسم کرد بنەمای ژنبوون کە ئێمە وەکو مرۆڤ بوون سەیری توخمی ژنکەین هۆکارێکی سەرەکیە بۆ پەرەوپێشتوونی کۆمەلگاکان بۆیە هەرێکێک لەم شاعیرانە ئەمان بە بنەمایکی سەرەکی داناوە کە هەر کاتێک ئێمە هاتوو توخمی مێ وەکو مرۆڤ تەماشامان کرد ئەوە ئێمە ئەتوانین هەنگاوێک زیاتر هەنگین ئەتوانین هۆکارێک بێت بۆ بەرەو پێشتون بەڵام بە پێچانەوە کە بگەڕینەوە بۆ مێبوونی ئافرەت بۆ کاینە غەریزەکەی ئافرەت و بەستەنها لەو چوارچێوەیە قەتیسیکەین ئەو بە پێچەوانەوە ئەو ڕنگدانەوانەیە بێت کە ئێمە لە کۆمەلگایە بین کە پاشەکشەی ڕۆڵی ژنە و وەلانانی ڕۆڵی ژنە و ناسەقامگیری کۆمەلگایە چکە بمانێت و نەمانەوێت کۆمەڵێک لە ئەنجامی ناهۆشیاری ژنەوە و لە ئەنجامی نەخوێنەواری ژنەوە و لە ئەنجامی جێبەجێ نەکردنی ئەو ئەرکانی کە ژن خۆی لەسەر شانی خۆی هێتی کۆمەڵە گرفتاری بۆ دواشار کۆمەلگاکەمان دێنێتە کایەوە بۆی ئەمانیشان بە شانی ئەوان و درێژە پێدەری ئەو ڕوتەی کە شاعیرانی کلاسیکمان دەستیان پێکردووە هەمیشە لە بەرەو پێشتوو نابوون. زۆر باشە دکتۆر کۆتاخسە و پەیامی بەڕێزت لەسەر پێگەوە ئامادەی ژن و تێڕوانینی پێگەوە ئامادەی ژن لە ئەدەبیات و تێڕوانینی ئەدەبیات بۆ ژن ئەگەر شتێک من نەمپرسی بەیان پێویست بکات جەنابەت. ئەوەی گرنگە ئێمە بەڕاستی هەمیشە بۆ ئەوەی بتوانین وەکو شارەزایان ئەڵێن ئێمە بۆ ئەوی بتوانین بنیاتی داهاتوومان بنین زۆر گرنگە بگەڕینەوە بۆ ڕابردوومان بزانین ڕابردوومان چی بووە و ئێستامان چۆنە بە هەڵسەنگاندن و مەزەندەکردنی ئێستامان بە ڕابردوومان و لەو خاڵانەوە بتوانین داهاتوومان بنیادنی بۆ تێڕوانین پەیوەست بە ژنەوە زۆر گرنگە بگەڕینەوە بۆ ئەدیبەکانمان کە پزیشکی کۆمەڵایەتی ئێمە بوون و ئەو تێڕامانەی کە ئەوان هەیان بۆ دەربارەی پێشکەوتنی ژن و دوجارش پێشکەوتنی کۆمەلگا و ئەو ڕێگانی کە ئێمە بۆ ئێمەیان داناوە کە هەمووی ڕێگە چاری زۆر باشن کە بریتە لە خوێندەواربوونی ژنان کارکردنی ژنان بۆ شیارکردنەوەی ژنان و بەشداریکردنی ژنان لە هەموو کایەکانە و ئەو هەلانە بێ بۆ خۆمان بەرەخسێنین و هەوڵ بین لە ڕووی کارەکی و بەرجەستەکردنەکانمان زیاتر بێنێک تەنها لە ڕووی توێریە و بمێنێتەوە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شیلان و من مامۆستای زانکۆ سپاس بۆ ئەوەی کە ئەمجارە میوانی بەرنامەی خەڵوەت بووی. زۆر بینەرانی عزیز و خۆشەویست هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمجارەمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم خواتان بێت.